خانەقی شارێکی گەورەیە، زۆرینەی زۆری کوردە، بەڵام دەبینی نیسا لە چ بارودۆخێکایە. بۆیە گرنگە ئێمە بتوانین لە قۆناغەکانی داهاتووی بەڕێوەبەری بتوانین کە ڕۆڵی گەنج و تواناکانی خانەقین بخەینە پێشەوە. ومێدەوارم کە ئەم دەمەتەقە دواتر کە هەرێکێ لێوە ئازادن قسە بکەن بتوانین زیاتر گفتوگۆ بکەین. ئێستاش من مایکەکە دەم بە بەڕێز زەینەب براد هاوسەرۆکی کۆنگرەی نەتەوەی کوردستان بۆ ئەوەش لە گرنگی هاتنی وەفدەکە و ئەو سەردانانە و چۆنێتی بەڕێوەچوونی دیدارەکان قسەتان بۆ بکە. دیارە ئامانجە ئەساسی شاندەگەمان ئەرێ ئەوەسە کە دیدار و چاوپێکەوتن وەگەل دلایەلێنە سیاسی ڕێکخراوەی لە مەدەنی کەسایەتی ناو کۆمەڵگای کوردستان ئەنجام بدەیمەن و ئامانجە ئەساسیەگەیە نقاشکردن گفتوگۆ و لە نزیکە و زانین لەی ڕەوشەیە کە ئەمڕوو کوردستان وە پێ گوزەریێت. یعنی وە گشتمان زانی من منتەقەگە وە گشتی ڕۆژهەڵاتە ناوڕاست وە گشتی و ڕەوشێکی فرە حەساس دەرباز بوو و تایوەت منتەقەی کوردستان و تایوەت هەرێمی کوردستان. ئیمنەیش و ئەهەمیەتی زانستی من کە لە نزیکە و بێ من هەم ڕەوشەگە بزانی من و هەمیش گفتوگۆ وەبانی بابەتە بکەی من. دیارە لە هەر چوار بەشی کوردستان جەنابدان گشتدان زانن شەڕ و پێکدادانی وەرفراوانێک هەست، بەڵام لێرە لەسەر ئاستی باشووری کوردستان مەترسیێلێکی فرە گەورە هەست، هەم لە ڕووی مەسئلەی ناوخۆیی و هەم لە ڕووی دەرەکیەوە و تایبەت لەی ڕۆژە لە ئیمنە دوینی من لە 40 ڕۆژ زیاترە دەوڵەتی تورکیا خەریکە و ئۆپەراسیۆنێکی عەسکەری وەرفراوان هێرش کە دەبان خاکە کوردستان کوێ لە کوردستان کردگەسە ئامانج. ئیمنە لە ئەوروپا فرەجار کە مقابلە و یان دیدار وەل ئەجنەبیەلەگە ئەنجام دەیمەن ئەیژن ئیوە ئەو کوردەلێن کە ئیشن کوێ لە کوردستان پشتیوانمانن ئەخوازن ئێ کوێی لیشە لێمان داگیر بکەن ئیدی نەدووگە پشتیوانمان یە ڕاستیگە. ئیمنە ئەی ڕاستیە هاوردی منە زوان وەلگشت لایەنێ لە سیاسی کە ئەمڕۆ دەوڵەتە تورکیا ئامانجی وەرفراوانێک دێرێ، ئامانجی داگیرکەری خاکمان دێرێ، تەنانەت نەتەنیا خاکە کوردستان طموحە دەوڵەتە تورکیا تا کەرکووکە و خانەقین و ئەی منتەقەی لە گشتی و ئەربیل و سلێمانیەش لە ناوی و لەبان گشتیان مووسڵیش و ویلایەتی خۆی زانێ و ئاشکرا و سەراحەتی شەرەک گشتێک لە ڕاگەیاندنەکانیش باسیەکەن. بەڵام وەداخەوە ئیمنە دیمن لە وراوەر ئێهێڕشە لە هەڵوێست هەرچەند بی ولی و ئاست خەتەری و مەترسی دەوڵەتە تورکیا و ئێهێڕشە لە نەبی فإمناش وزارورات زانستيمنا كبير من لنزيكا والحزب السياسي كأو كسل بيواندي دارن ووضعيته قصية بكيمن هروي جورا وقلد قلقمان مؤسسات مجتمع مدني راسي قبل خيمنا ورتشو كأمانج دولة تركيا نحركة آزادي خوازي كردة كخوي يجي أمانجم فككسا يدروية لراسي ئامانجەگەی گشت کوردستانە و دیارە پلانە مێژوویەش دێرێ ئەخوازی دەوڵەتە عوسمانی نو سەر لە نو دروست بکە و یە تەنیا ڕوانگە و بۆچوونی ئیمە نییە گشت دنیای حەقیقەتە زانن لە لیبیا بگرە تا ئەرمەنستان بگرە تا سۆمال بگرە تا پاکستانیش بگرە. تورکیا پەل خزگەسە کولجیەک وەلی ئەرا گەلێ کورد پرۆسەی قڕکردن و لە ناوبردن دێرێ پرۆسەی ئیبادەی جەماعی دێرێ وەی دەلیلە کە ڕۆژی 24 نیسان دەست کرد و هجوومەلەگەی کە روج إبادة أرمنيا لجبي يعني رسالة واضحة قدار كل كسيك إمنا أمانجمان ديارة فإمنا شوي خاطرة شاو بيكوتن والحزب السياسي وقش لاينيل أنجام دايما خوش بختانا نزيكايتيان دلايقو خاص بي حقيقة تركيا زانن بلام تا آستيق هالويستيجي ديار كراو هالويستيجي براكتيك لجي خوي ورنقرياقا كإمنا بتواني من بيونا صدق لوراور إيه رشلك كريان تواني براستي أو هسا أو مدى جماهيرية بقوة أو لافاوة بشكل لآسيقا بكاربيت إيساتا هر بارو دوخيك بيت في الشوا بي أوي دعوات كي لخلق بيته وبو صندوقي دنگداني هالبجاردن هريتي لمال خويا بي أوي پرسی بێت یان ئاگاداری کە خۆی لە شوێن خۆیەوە هەستا و چوو دەنگدانیانە بەڵام ئەمە ئەگەڕێتەوە بۆچی زۆر قسە هەیە ئیزاتە من هەندێک وەزعی بارودۆخی تایبەت چاوەڕوانمانەکان ناتوانێت بەڵام
هلا بنجينا ومباران كرياينا تا آخر كذا كردستان بري جيش تركي ماري بفراس تواد داقير سلس تسوي عراق مكان تا يسنشل ولاية مصر كما خاور ماري كيما أي مالا ودسكو مار ماري مني سقف ليلة أور ديما قابي شباكيش لكن مفرد دايما حاشا حازي سقد قابي ورا ما تدرناو بشتيش تشباكو بەڵێ ئەنی کەواتە شەڕی کەلتور دێتە ناو ماڵەکانمان دوژمنەکان من لە ناو ماڵەکانی خۆمان مەحارەبانەکەن مناڵێک لە جاتی بێژێ دایە ئێژێ مامە یعنی چەند ئەم حاڵەتانە چەندی لە ناو ماڵەکانی ئێمەیە بۆیە بەڕاستی من نامێ بچمە ناو تەفاسی لە مشتەکانەوە ئێمە تەنها با یەک ئیش بکەین هەوڵ بدەین پرۆژەمان هەبێ بۆ ڕزگارکردنی زمانی دایک چووکە بەڕاستی بە درێژایی مێژوو ئەو ملەتانەی بە ئاسانی جینۆساید کراونتەن سەرەتا لە ڕێگەی زمانی دایکەوە جینۆساید کران اتفاقیەکەی شت 25 تا 30 کیلومتر بعد ناو زەوی عێراقی لە جیهەی ئیقلیم کوردستان محاربەی إرهاب بين قوسين حركة تحرير الكردستاني فإرهاب نية وإنما محاربة تحرير الحركة الكردستانية فإما أقتوين تشتي بكين راس لقل جناب دانا متوانين أو اتفاقية غابكين أيبتي لإستاذا كأبينين براسي من خوم شرمكم لو راقيان ناني خومان كتاوكو إستاذان توانيوا أو دزدريجي كرني ترك بشيويكي جوان بگەێنن بە هەموو وڵاتانی جیهان تاوەکو ئێستا ئێمە چاوەڕێ ئەەکەین کەسێکی بیانی باسی بابەت و کێشە و گرفتی ئێمە بکات ئایا کۆنگرەی نەتەوەیی کورد چی بەرنامەیەکی هەیە بۆ ئەوە دیارە لە میانەی سەدانەکانی کۆنگرەی نەتەوەیی کوردستان کە بۆ باشووری کوردستان هاتووە وەفدێکمان پێکێناوەدا خۆشبەختانە ئەمڕۆ سەردانی خانەقینمان کرد لەگەڵ چین و توێژەکان کەسایەتی سیاسی و چین و توێژەکان بەگشتی قسەمان کرد وە گفتوگوکان زیاتر لەسەرەوە بوو کە بابەتی ناوچە دابڕاکان بوو بە تەوەری سەرەکی گفتوگوکان و کێشەکانی خانەقی و ئەو لەشکرکێشی و داگیرکاریانەی کە ئەکرێتە سەر هەرێمی کوردستان لە کۆی دانیشتەکە ئەوە دەرکەوت کە کورد پێویستی بە یەکڕیزی و یەکەڵێستی هەیە و پێویستە جەماوەر و گەلی کوردستان بە هەموو چین و توێژەکان بە هەموو لایەنە سیاسەکانەوە هەموو جیاوازە سیاسەکان بخێنەلاوە تەنها ئەوەی کە ئەرکی ئەخلاقی ملەتێکە بریتە لە وەستانەوە دژی داگیرکاری و هێرشکارەکان بە تایبەتی هێرشەکانی ئەم دوایی تورکیا و جێگەی ئاماژەیە کە گەلی کورد لە ناوچە دابڕەکان لە ژێر فشار و هەڕەشەیەکی گەورایە و پێشنیاریش دەکەین کە لایەنە سیاسەکان و حکوومەتی هەرێمی کوردستان و تیمی حکوومەت لە بەغداد بەجددی لەسەر کێشە و کەم و کوڕەکانی ناوچە دابڕێنەوەکان بکەن و تەفعیلی مادەی سەوچل ئەرکێکی ئەخلاقی بەرپرسیارەتیە کە ئێستا لە ئەستۆی تیمی حکوومەتی عێراقیایە بە ناوی بەشداربووان لە کۆبنەوەی ئەمڕۆ لە شاری خانەقین لەلایەن کۆنگرەی نەتەوەیی کوردستان ئێمە ئێستا بە یەک دەنگ ئیدانەی ئەو وحشیگەری حکوومەتی تورکیا ئەکەینش بە خەڵکی کوردستان ئەو هێرشە بەسەر هەمومانە داوا لە هەموو لایەک بە تایبەتی خەڵکی کوردستان وە خەڵک هەڵویست پیشان بدەن دش بەو وحشیگەریە